بۆ کێ دابەزی؟ بۆ عوسمانی کوڕی ئەبی طەلحە کاتێک کە عەلی کوڕی ئەبی طالب کلیلی کەعبەی لێسەنێ. کلیلی کەعبە لە سەردەمی ئیسماعیلەوە بە باو باپیرانی ئەو بووە کە عەلی کوڕی ئەبی طالب لێ ئەسەنێ ئەیداتە دەست ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمانی بێکا بیجێڕێتەوە بۆ عوسمانی کوڕی ئەبی طەلحە فەرمێ لەبەرەوەی ئەوانە لەوەی ئیسماعیل و هەربێ بەوان بدرێ، هەربێ کلیلی کەعبە بەوان بێ. بۆیە ئەو ئاەتە بۆ ئەو دامەزێ کە ئەوە ئەمانەتە لە لاتان و بیجێڕنەوە بۆ خاوەنەکەی مادام مسلمان بوو، ئەویش مسلمان بوو کلیلەکەی دەرێتەوە دەست و ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ هیچ کەسێ بۆی نییە لێتان سەنێ، هەر کەسێ لێتان بسەنێ زوڵمی کردووە و عاقبەتی زوڵمەکەشی ئەچێژێ. ئەبزام هەتاوەکو ئێستا هەر بەدەستەوە بنەماڵەوێ پیاوێکی پیر دێ لە مۆسیمی حەجا زۆرجار کەمەلی گەڕواتە ناوە دێ دەرگاکەی بۆ کاتەوە کلیلەکە بۆ ئەوە نەوەی ئەو بنەماڵەیە هەر پێیانە. بۆیە آخر ئاەتی إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها بۆ ئەو بابەتە دابەزیوە. لەکوێ دابەزیوە؟ لە مەککە.